سڵاوت لێبێت ئەو کەسانەی کە توشبوو بە مادەی هۆشبەرەکانن پێویستە لە کۆمەلگادا چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت خێزانەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم توشبوانەدا بکەن. بێگومان ئەو کەسانەی کە ئالوودەی مادە هۆشبەرەکانە بن حتمما کۆمەڵێک هۆکار هەیە کەوای لێکردوون ئالوودەی مادەی هۆشبەرن بۆ یەکری ئەم کەسانە وەکو کەسێکی نەخۆش سەیری بکرێن و هەوڵی ئەوەی ببیرێت کە پاڵپشتی بکرێن تاوەکو چارەسەر وەربگرن و گەشە بە تواناکانیان بکرێ بۆی کەسەر لە نوێبنەوە کەسێکی بەهێز بۆ ناو کۆمەلگا و سوود لە تواناکانیان وەربگیرێت لە ناو کۆمەلگا. ئەو نیشانانە چین کە لەم کەسانەیە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە دروست ئەبێت زیاتر تاوەکو بزانیت کە ئەم کەسە توشبوو مادەی هۆشبەر بەکارهێنێت. بێگومان ئەم کەسانە زیاتر لە ڕووی کۆمەڵاتی و کەسانن کە گۆشەگیرە بن ئارەزوی تێکەڵاوبوونیان نامێنێ بۆیە ئەم کەسانە حەز بە خۆ دوورخستنەوەکەن لە تاکانی تری کۆمەلگا لەبەرەوە پێویستە ئێمە هەوڵ بین کە لە ڕێگەی ینی ئەکادمیەکان مامۆستایانی زانکۆ ڕێکخراوەکان و تەواوی دام و دەستگا پەیوەندیدارەکان ئیش لەسەر بڵاوکردنەوە و شیاری بکەن لەسەر چۆنێتی ناسینەوەی ئەم کەسانەوە چۆنێتی پاڵپشتیکردنیان بۆی کە سەر لە نوێسی قومتمانیان بەخۆیان بۆ بگەڕێتەوە ئومێدیان بۆ بگەڕێتەوە لە ژیانەوە دووبارە بگەڕێنەوە ناو کۆمەلگا. بەڵام ئەبینی لە ئێستادا بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان زۆر زیادی کردووە ئێ وەکو کۆمەڵناسان ئەمە بۆچی ئەگەڕێنەوە؟ بە گشتی کۆمەڵێک هۆکاری هەیە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد هۆکارەکان هەندێکی پەیوەندیدارە بە خودی کەسەکان هۆکاری خودیە چکە بە گوێرەی توێژینەوەکان دەرکەوتووە کە کەسانێک هەن جسمیان جۆرێک لە ئامادەباشی هەیە بۆی کە زیاتر لە کەسێکی تر ئامادە بێ بۆی کە ئالوودەی مادەی هۆشبەر بێ بەڵام کۆمەڵێک هۆکارەیە پەیوەندی هەیە بە ژینگەی چواردەورەکەی پەیوەندی هەیە بۆ فشارانەی کە بە بەردەوامی لەسەر کەسەکە دروستە بێ پەیوەندی هەیە بە شێوازی پەروەردەکردن و پێگانە کۆمەڵاتێکی پەیوەندی هەیە بۆ توندوتیژیان خێزانیانەی کە لە ناوێژی پەیوەندی هەیە بە مەسائلی بێکاری هەژاری نەبوونی پەیوەندی هەیە بەو گۆڕانکاریانەی کە لەسەر ئاستی جیهان ڕوویاوە بە ئالوودەبوونی بە هەندێک بابەتی ترەوە بۆ نمونە ئالوودەبوون بە تەکنەلۆژیا بە جگەرەی ئەلکترۆنی چکە دەرکەوتووە بە گوێرەی توێژینەوەکانەوە کەسانەی کە ئالوودەی مادەی هۆشبەرە بن بەهۆی ئالوودەبوونیان لەسەر شتی تر لەشیان جۆرێک لە ئامادەباشی وەرەگرێ بۆی کە زیاتر ئامادە بن بۆی کە ئالوودەی مادەی هۆشبەر بن.